کۆرسێکی نوێ دەست پێ دەکەین لەسەر یەکێک لە مەرجع هەرە گرنگەکانی بیرکردنەوەی مرۆیی بەگشتی کاویش کتێبی سروشناسی ئەرستۆیە. کتێبی سروشناسی ئەرستۆ کتێبێک نییە لە کتێبەکە، کتێبێکی مەرجعیە بۆ حدودی 800 ساڵ لە بیرکردنەوە لە تەبیعە، بۆ معنایی لە حدودی 800 ساڵە ئەو بیرکردنەوەیە کە لە بارەی تەبیعەتەوە هەبوو محکومە بە بەو میتۆدە و محکومە بەو بنەمایانەی کە لەناو ئەم کتێبە. و ئەم کتێبە وەکو کتێبێکی زانستی کە بنەماکانی لە کۆنەوە لە تەبیعەتی لە خۆیان کۆ کردوێتەوە، یەکەم کتێبە کە لە مێژووە هەبێت. و حتمما کتێبێکی ئاوا سەختە، لێکدانەوە سەختە بۆ کتێبێکی ئاوا و تێگەیشتن لێی سەختە، بەڵام لە عینی کاتیشا بۆ ئەوانەی کە لە هەر مەجالێک لە مەجالەکانی زانستە دایانەوێ کار بکەن و بیرکەنەوە، ئەم کتێبە ضرورەتە. ئەم کتێبە هەر ئەومان فێر ناکا کە بەرەو ئەومان ناباکە چۆن لە تەبیعە بکۆڵینەوە، ئەوشمان نیشان دەدا چۆن لە هەر شتێکی تر بکۆڵینەوە بە پێی میتۆدێکی دیاریکراوە، بە پێی ڕێبازێکی دیاریکراوە و لەسەر ئەساسی کۆمەڵێک لە بنەما. ئەم کتێبە تەبان ئێتیمامی پێدراوە لە دوای ئەرستۆوە، چ لە ناو عالەمی ئیسلامی چ لە ناو عالەمی مەسیحی، و تا سەردەمی گالیلێ و دیکارتیش ئەم کتێبە مسەیتر بوو لەسەر بیرکردنەوە لە تەبیعەت لە هەردوو عالەمەکە، عالەمی ئیسلامی و عالەمی مەسیحیش، یعنی عالەمی لاتین لەگەڵ عالەمی ئیسلامی. لەوانەیە قسە و باسی زۆر لەسەرم بابەتەی کە ئەرستۆ دەستی پێکردووە کرابێت، و زۆریش هەیە کە ئەمایان کردوێتە بابەت بەبێ ئەوەی ناوی ئەرستۆ بێنن، باسیان کردووە. یعنی بە هەر جۆرێک بێ ئەم بوارێک دەکاتەوە بۆ بیرکردنەوەی مرۆیی کە پێشتر ئەو بوارە بوارێکی داخراو بوو. لە تەبان فیزیای دوای ئەرستۆش یا تەبیعە ناسی بەگشتی لە دوای ئەو 800 ساڵەوە هەر لە شوێنێک لە شوێنەکانەوە نەیتوانیوە خۆی دەرباسکە لە تەبیعەی ئەرستۆ. یعنی گالیلێ و لەگەڵ دیکارت و ئەوانەی کە لەو سەردەما دەیانەوێت بە شێوازێکی تازە، میتۆدێکی تازە لە سروش بکۆنەوە، ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی میتۆدیشەوە بێ جۆرێک لە محکومن بۆ بیرکردنەوانەی کە لەم کتێبە هەن. یا لەبەرەوە ئێمە لە بەردەم کتێبێکی ئەتیادیانین بۆ لێبدانەوەی ئەم کتێبەش جودێکی کۆشیێکی فکری زۆرمان دەوێت و تەرکیزێکی زۆرمان دەوێت، بەو معنایەنە کە کتێبەکە سەختە لەوەی کە زۆر پێچاو پێچە، نا سەختە لەوێوە کە ئەوەی ئەم کتێبە ڕێنوێنیمان دەکا بۆی دەرکی پێ بکەین، ئێمە کەم تا زۆرێک بەلایەنە چوین و بیرمان لێ نەکردوێتەوە. ینی بەشێک لەوەی کە بەشێکی باشی ئەو سەختیە لە ڕاستیە ئەوەیە کە بیرکردنەوەمان تەمرینی لەسەر ئەو جۆرە لە بیرکردنەوە یەک نەکردوێتەوە، دوو لەو بابەتەش بیری نەکردوێتەوە. ینی سەختیەکەی من هەست دەکەم لە ساوایی بیرکردنەوەی ئێمەیە لە شتەکان، نەک لە کتێبەکە. لەبەرەوە کاتێ بیرکردنەوە دێت تەمرینی خۆی دەکا لەم مەجالە، بەرەبەرە ئیتر ئەوەی کە تاریک و لێڵە ڕۆشن دەبێتەوە. یا هیوان وایە ئەم کۆرسەی کە ئێستا دەکەین لەبارەی ئەم کتێبەوە لێکدانەوە بەم کتێبات تەمرینێک بێت، جۆرێک بێت لە پرۆڤای بیرکردنەوە، ینی بیرکردنەوە لە ناو ئەم بوارە ئێمە بوارێکی بۆ سازکەین کە پرۆڤەی خۆی بکە، تەمرینی خۆی بکات، بۆهۆی ئەوە کە بچێت بە شوێن ئەو شتانەی کە لێرە ئیتر پرسیارن و بیرکردنەوە مەیلی هەیە بۆ ئەوەی بیانزانی.
من بەر لەوەی